کۆچەریەکانی شاری شرنەخ لە باکووری کوردستان کە هاوینیان لە کوێستانی فاراشین لە شارۆچکەی بەیتوشەباب بەسەر بردو و لە ئێستادا دەستیان بە دابەزین لە کوێستانەکانەوە کردووە لەو خێوەتانەدا جێگیربوون کە لە دامێنی چیای جوودی هەڵیان داون. 5 خێزانی کۆچەری خزمی یەکتر کە لە 54 کەس پێکاتون لە گوندی تۆپتەپە کە دەکەوێتە دامێنی چیای جوودی جێگیر بوون. ئەوان دوور لە تەکنۆلۆژیا و لا دۆخێکی سەختدا لە هەوڵی دابینکردنی بژێویدان. ئەوان کە بەهۆی وشکە ساڵیەوە نەیانتوانی و بەباشی ئاژەڵەکانیان بڵاوەڕێنن چاوەڕێی مانگەکانی کانونی دووەم و شوباتن بۆ ئەوەی بارانی زۆر ببارێت و پێداویستیەکانیان لە ڕووی لەوەڕاندنی ئاژەڵەوە پڕ بکەنەوە. یەکێک لا کۆچەریەکان ئاماژە بۆەوە دەکات لە مانگی نیساندا چوونەتە کوێستانەکان و بە مانگ و نیوێ گەیشتونەتەوە ئەو شوێنەی کە خێوەتی زستانی تێدا هەڵدەدەن و لە نێو خێوەتەکانیشدا ژیانی سەخت بەڕێ دەکەن. باسی لەوەش کرد لە مانگی نیساندا جارێکی دیکە بەرەو کوێستانەکان دەچنەوە وتی بەگشتی دەچینە کوێستانەکانی ناوچەی فاراشین لە شارۆچکەی بەیتوشەباب هەکاری وان و لەوێ ئاژەڵەکانمان دەلەوەڕێنین. کارەکەشمان زۆر قورس و پڕ ئاستانگە. ڕۆژا دێو باوێ me çê bûye heta niha em ê vê meslekî wê diçin û tên ev ciyê me yê zistanê ye em zistanê tên vê de pazê xwe bi qawî û ceyî em ka û cetîne stoq dikin û jê re em xweyî dikin heywanê xwe divir dixweyî dikin em 6 mehan mînin vê dê piştî 6 mehê me qediyan meha nîsanê em ji vê dê derdkevin em car zane em kêdê zozanê bigirin kî der ciyê me misayîd be em berê xwe din wê dê kî zozan xweş be em diçin wê digirin. لای خۆیەوە سەلام دەمیرەل بەڕێوەبەری کوشتتوکاڵ و دارستانی شارەکە ئەوەی ئاشکرا کرد کە لە شارەکەدا 1,150,000 سەر ئاژەڵی بچووک و 86,000 سەر ئاژەڵی گەورەیان هەیە. کۆچەریەکانیش 450,000 سەر ئاژەڵیان هەیە. وتیشی لە ناوچەکەدا کێشەی کارەبا هەیە. ئاژەڵدارەکان لە هەلومەرجێکی سەختدا ئاژەڵەکانیان دەلەوەڕێنن بەڵام ساڵانە لە ڕێی کۆمەڵێک پرۆژەی دیاریکراوەوە هاوکاری جوتیار و ئاژەڵدارەکان دەکرێت. جێگەی ئاماژەیە لە باکووری کوردستان و هەرێمی بۆتان وشکە ساڵی 2 ساڵی ڕابردوو کاریگەری گەورەی لەسەر جوتیاران و ئاژەڵداران دانا و کێشەی گەورەی بۆ لەوەڕاندنی ئاژەڵ دروست کردووە. بەمەش ژیانی کۆچەریەکان سەختتر بووە.